بارد بە کۆبوونەوەکەی گۆڕان و کۆمەڵ بۆ زانیاری زیاتر پامنێرمان هێرش قادر وەردەگرین. هێرش سڵاوت لێبێت، کۆبوونەوەکەی گۆڕان و کۆمەڵ دەستی پێ کردووە؟ دیارەوە بوو کە کاتژمێر دەی ئەم بەیانە وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی بدەن ئەمەکوی بچووکەوەی گۆڕان، بەڵام تا ئێستا وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی نەگەشتون لە ئێستادا وەفدەکەی بچووکەوەی گۆڕان لە بەدەم مەخوی بچووکەوەی گۆڕان چاوەڕوانی هاتنی وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی دەکەن کە حتمی ئەم وەفدەی کۆمەڵی ئیسلامی وەک بەرپرسانی مەخوی بچووکەوەی گۆڕان دەڵێن بۆ هێوەکردنەوەی دۆخەکەی و بۆ سەردانیکردنە لە دوای گەڕانەوەی ئەندامانی بچووکەوەی گۆڕان بۆ مەخوی گۆڕان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی گرژیەکان لە نێوان لانە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا مەخوی بچووکەوەی گۆڕان بەهۆی دۆخەکە زیاتر تێنە بەڕێ مەخوکەیان چۆڵ کردو و لە دوای چەند ڕۆژێک گەڕانەوە نیو مەخوکەیان و کۆمەڵی ئیسلامیش بە مەبەستی لێوزنیزیکبوونەوە و مەبەستی بەخێرهاتنەوەیان بۆ نیو مەخوکە بۆ ئەوەی دۆخەکەی هەرێمی کوردستان لەوە زیاتر قوڵ نەبێتەوە سەردانیان دەکا و کۆبوونەوەکە لە ئاستی مەکتەبی لە ئاستی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی جوپاتی کۆمەڵی بچووکەوەی گۆڕان لێرە ئامادەن کە پێشوازیان لێ دەکەن بڕیار بوو لە کاتژمێرەوە بچنە کۆبوونەوە لە دواتریشدا بۆ ڕاگەیاندنەکان قسەیان هەبێت وەکو بەرپرسانی مەخوی بچووکەوەی گۆڕان دەڵێ، بەڵام تا ئێستا نهاتووە. زری بازدەمێ زانیاریش لەسەر شاری هەولێر لەسەر ڕۆژی کەشوهەوا بدەم کە لە ئێستادا لە شاری هەولێر لە بەرەبەیانی ئەمڕۆ نمە بارانێک ڕوو لە شاری هەولێر کردووە و هێدی بارانەکە زیاد دەکات کەشوهەوایەکی سارد لە شاری هەولێردا هەیە و بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ جەوی شاری هەولێر جەوێکی ساردی هەیە و بەپێی بێژبینی کەس ناسیش کە لە ئەمڕۆ شەپۆلێکی بارانباری ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان دەکات و ئەمڕۆ شاری هەولێری کردوێتەوە، بەڵام دیانیە تاکەی بەردەوام دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ هێرش قادر پامنێرمان لە هەولێر، سپاس بۆ زانیاریەکانت.